بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزانم اما حفوتر من لكتابي مدارج السالكين بلكاني خواناسي وبرزبونو بولاي خوا جل جلاله باس كردو بريوه كوتا وتارك باس مان كردو باسي زهد مان كردو امرو لخزمتنا باسي منزلي كتر اكين منزلي ورع ام كتاب النيابي بردسمان مدارج السالكين أصلي كتابك منازل السائرين إمام هروي النسويتي مدارج السالكين ابن القيم الجوزي شرحي كردوه هرهم باسي آياتي أم كتابة إياك نعبد وإياك نستعينك أفرمي إياك نعبد وإياك نستعين ما كمال منزلي خواناسين كمال بلي خواناسين أنواع جوري بلا من باس كردوه كسواها تائبة كسواها يقظية سرتاي مثلا لدواء غفلته وكدروس أبيته شاكر من هي بلا بندي من زورة يشيك لبلكان زهد إنسان بي أجا بليكش لبلكان ورع ابن القيم رضا رحمة الله عليه آياتك من بوينته وثيابك فطهر باسي أما من بوك أفرمي وثيابك فطهر ما بزل الشيء أفرمي قتادة مجاهد فرمي أنا لمفسرين ولا تابعين فرمي أنا نفسك فطهر من الذنب نفسي خود باكرة ولا همو جناها كان واتو ثيابك الليلة ثياب معناه النفس ده ديار مفسرين تريج الرأي تريان هي قصي تريان هي لسر أما ابن القيم رضا رحمة الله بالترجيح أما أدا وثيابك فطهر يعني ونفسك فطهر أفرمي أم نفسي إنسان بيسي بالطهارته زور قوره شون لباسكان وجلكاني بيسي بالطهارته أم طهارتش دروزنا بو إنسان إلا بورع النبي ورع وشيك الأزمان عربية وتخو باراستن لهندي لحلالكان نبادا بكويتنا وحرام خو باراستن لهندي لحلالكان نبادا بكويتنا وحرام بو يزور كان لكتب فقهي كان أفرمي أو الشرع أو ورع شرع وتأحكام الشرعية لو تبيت بلا جائزة بلا ورع بحال شبهيك بونيكي قمانيكي لدروسكي علي بهي الشوازي نزيكي ناكمو أفرمي إمام الشبلي فرميتي رحمة خوالي بي الورع أن يتورع عن كل ما سوى الله هرشي لغير خوابي أم ورع ليبك وبقرته إسحاقي كوري خلف فرميتي ورع أويك همو شيك لزماني تو در أتشي لألطون وزيو بلاتو قرنك تربي أقال لي ببزاني تشي الله تشي نالي زور أقال لو شكاند بي ورع فرمي أنا سرتاي زهديك قولة هرشون قناعت سرتاي رضايك وأويك داراني أواي فرموه يحيى كوري معاذ فرمويتي ورع واستان لسر كناري علم ببي أوي هيش تأويل شبكي ببي هيش تفسير شبكي لقراخك أو استيبه هيش شوازك داخل بحر مكان نابي فرموي أنا هركسك تقبدا لدرجاي دنيا لورعي كم أبيتوا نظريك بو نظراتي دنيا لورعي كم أكاتوا بويا يما إيمان دار زور كاد أم صفة من ورقرتوا طبعا همیشه نمونەکانیش من ئاوایە خۆشمان ئاوهاین لە مزگەوتە مەسەلەن زۆر دیندارین خواناسین کە ئەچێن ناو بازاڕەوە ناوعێکی ترین شتێکی ترین بەمەرجێ ئەبێ ئەو لەزەتەی لە نوێژە ئەیکەی ئەو لەزەتە لە کڕین و فرۆشتنا بکەیت ئەوە ئیمانی حەقیقی ئەوهایە ویلایەت ئەوهایە وەلیبوون ئەوهایە لە دەرەوە لە ناوەوە بۆیە لناو مزگەوتا بێ لە دەرەوەی مزگەوتا بێ لە حزوری خۆیان بێ لەناو نوێژا بێ لە دەرەوەی نوێژا بێ لە ڕۆژویا بێ لە دەرەوەی ڕۆژویا بێ یەک سیستەمی هەیە ئەوە پێ ئەوتێ وەرە بۆیە ئەم خاڵە لەناو ئێمە زۆر لاواز بووە لە ڕاستیە کە هەست ناکەین بەوەی کە وا ئەزانین مەسەن لەناو دنیای بینیتر دینداری ناکەین بڕواکەن دنیا و ناو مزگەوتمان هەروەکو یەک ناو نوێژمان و دەرەوەی نوێژمان لە دینە هەروەکو یەکە بۆیە ئەکرێ کەسێکی زۆر دەوڵەمەند وەلی خوا بێ کەسێکی ساجد و عابیدیش هەر وەلی خوا بێ ئەبێ ئەم خاڵەمان زۆر ئاگار لێ بێ کە باسی وەرع ئەکەین وا تەسەوور نەکەین وەرع تەرکە دونیاییە عولەمای گەورە گەورە تەرکە دونیایە نەبوون بەڵام هاتوون وەرعێکی زۆر گەورەیان کردووە لە شوبهات و لە شەهەوات و خۆیان پاراستووە سفیانی ثەوری ئەفەرمێ کورە وەرع زۆر ئاسانە ئەفەرمێ ما رأيت أسهل من الورع أفرمي زور أسان لا هموش تكان أسان ترى أفرمي ما حاك في نفسك فتركه هرشي لنفسي توزي خطوكي أداي حتى هستأكل توزي قناه باربي يا قمانة هبو متردد بوي وازي لبنا أو ورعة حسني بصري رضا رحمة الله بفرميتي يك مثقال الذرة لنا ورع أجر ورع خويا بيدا يك مثقال الذرة
ئەوە زۆر لە هەزار مسقال لە ڕۆژوو لە نوێژەکان باشترە کەوابوو وەرع زۆر گرنگە. فرموویەتی جلساء الله غدا ئەبا هورەیرە فرموویەتی جەلیسەکانی خوا لە ڕۆژی قیامەتە کێن ئەهل الوەرع والزهد ئەوانن ئەهلی وەرعن خۆیان ئەپارێزن لە حرامەکان. ئێمە ئەمڕۆ حرام زۆر بووە. تەسەوورکەن جارێک بە گەنجەکان و وتم گەنجەکان تەسەوورکەن زۆرینەتان لەگەڵ یوسف عەلەیهی السەلام حەشرەکرێن. بابی زینا زۆر منتەشیرە، بابی نەظر زۆر منتەشیرە، بابی شەهەوات زۆر بەکراوەیی هەیە. هەر ئینسانێ خۆی پاراست وەرعی هەبوو لەم زەمانە یوسفی عەلەیهی السەلام. صاحبی مەنازیل هەڕەوی ئەفەرمێ وەرع چییە؟ بریتیە لەوەی کە کۆمەڵی قۆناغی داناوە. فەرموویەتی یەکەمیان لە قۆناغەکان بریتیە لەوەی کە تۆی ئیماندار حەرەجکەی لە هەموو شتێ هەست بە گوناهکەی تەنها لەبەر تەعزیمی خوا جەل جەلالوه. ئەوەندە خوا بەلاتەوە لە دڵتا گەورە بێ کاتێک کە گوناه هەیەتە پێشەوە زۆر بە گەورە بگەڕێتە دواوە. فەرموویەتی ئەخیر مەقامی زوهد بۆ عامەت یەکەمین مەقامە بۆچی بۆ ئەو ئەولیا گەورانە. واتە ئەگەر تۆ وردە هەوڵتدا گەیشتە پلەیەکی زۆر بەرز لە خواناسیە ئەوە یەکەمین هەنگاوی خواناسە گەورەکانە. چکە خواناسە گەورەکان لە زوهدە و لە وەرعەوە دەستیان پێکرد. ئێمە کۆتا مەقام کە پێی ئەگەین زوهدە یا وەرعە. فەرموویەتی وەرع دەرەجاتی هەیە. دەرەجەیەک ئەوەیە هەرچی گوناهێکت بین لێ ڕاکەی. هەموو گوناهەکان خۆتی لێ بپارێزی، نەفسی خۆت بپارێزی، حەسەناتت زۆرکەی، ئیمانی خۆت سەلامەتکەی بپارێزی. ئەمە یەکەمین پلەیە کە ئیمامی هەڕەوی باسی کرد. ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای بە تەفسیل شەرحی کردووە. تایبەت صیانەة الئیمان، ئینسان چۆن ئیمانی خۆی چۆن عەقیدەی خۆی ئەپارێزێت. طبعاً ئیمان لە لوغەتی زانانی کۆنەوە معنای عەقیدەی ئەمڕۆیەت. چۆن ئینسانی ئیماندار چۆن عەقیدەکەی ئەپارێزێ، ئیمانەکەی ئەپارێزێ. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. تۆ چۆن ئەتوانی ئەم ئیمانەی خۆت کە لە لای ئەهلی سونەت فەرموویانە بە تاعەت زیاد ئەکا بە عیسیانیش کەم ئەکا. ئەمە ئیمانی تۆیە. ئەم ئیمانە چۆن زیاد ئەکەی، چۆن ناهێڵی کەم بێتەوە، چۆن ناهێڵی کە دڵەکەت ڕەش ببێ بە گوناه وردە وەهای لێ بە کە ئیمانەکە تیایە کز بێ، تروکەی ئیمان تیایە کز بێ. فەرموویەتی ئەمە خاڵێکی زۆر گەورە و حاڵێکی زۆر گەورەیە. ئەبێ ئینسانی ئیماندار زۆر بە هوشیاری مامەڵەی لەگەڵاکە خۆی بپارێزێت لە هەموو گوناهێک بۆ ئەوی ئیمانی سەلامەت و ئیمانی پارێزراو بێ. فەرموویەتی پلەی دووهەم ئەوەیە کە حدودەکانی خوا هەر هەمووی بپارێزی. حدود لە گوناه گەورەترە. ئەفەرمێ هەندێک حدودی خوا هەیە گوناهیش نییە بچیتە قەراقی حدودەکەوە. فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەموو کەسێکی ئیماندار کە ئەنەما شوانێکە و کۆمەڕێ مەڕی پێیە، شوێنێکیش هەیە ئەوە سوورایەکی بۆ دانراوە نابێ مەڕەکانی نزیکی ئەوە بکەنەوە. ئەگەر مەڕەکانی خستە قەراقی ئەم شوێنەوە یوشک و نزیکە کاتێ بەخۆی ئەزانێ مەڕەکانی چوونەتە ناوچی ناو ئەم لە وەڕگایەوە. نەفسی تۆش ئەو هەیە بالضەبط لە قەراخەوە دادنا ئەم قەراخە خۆی دروستە پێیە بڕۆی، حەڵاڵە پێیە بڕۆی. بەڵام ئەگەر چوویتە ئەم قەراخە وردە نزیکە بیتەوە لە حەرام. بۆیە لە قورئانە زۆر کات وشەی لا تەقرەبوو کە بەکار هاتووە، مەسەلەن لا تەقرەبوو مالە اليەتیم، لا تەقرەبوو الزینا، هەمووی بۆ ئەمەیە، بۆ وەرعی تۆیە. تۆی ئیماندار نەچیتە کەنارەوە نزیکەویتەوە لە گوناهەکان. لە ئەهلی گوناه نزیک مەکەرەوە، خۆت نزیک مەکەوەرە لە گوناهەکان. مەجال مەدە دوور کەوەرەوە، دوور حتا وەکو دوورتر بی سەلامەتتری ئەهلی وەرع زۆر سەلامەتن. بۆیە فەرموویەتی ئەمە سیانەیە بۆ تۆ، ئەمە تەقوایە بۆ تۆ، ئەمە تۆ لە دنووەت و نزمی بەرز ئەکاتەوە. کاتێک بە هیچ شێوازەوە هەر لێ ئەکا کە نزیکی حدودەکان نەبوویتەوە ناکەویتە ناو حدودەکانی حەرامەوە. کەوابوو وەرع تەنها ئەوە نییە لە گوناه خۆت بپارێزی، لە کەناری گوناهەکانش خۆت ئەپارێزی. ئەمە پلەی دووهەمی وەرعە. پلەی سێهەم لە وەرعە ئەفەرمێ ئەوەیە هەرچی شتێک بزانی هاوار بۆ تۆ ئەکات و ڕات ئەکێشێ وەقتت زایع ئەکا خۆتی لێ پارێزی. وەرع لە وەقتە، وەرع تەنها لە حەرام نییە، وەرع لە وەقتە. عولەما ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ زۆر تەرکیزیان خستووە سەر ئەمە، هەوڵیان داوە کاتەکانیان زۆر تۆکمە بێ، زۆر پارێزگاریان لە کاتەکانیان کردووە. وەی ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمێ هەندێک کاتی فەراغی زۆر تایبەتیانە. بەنمونە زانای گەورە مەسەلەن ئیبن تەیمیە فەرمێ کاتێک کە ئەخەوت یەکێ لە تەڵەبەکانی داناوی و هەتا خەوم لێکەوە کتێبم بۆ بخوێنەرەوە، وەی کاتەکەم بە زایع نەڕوا. بەدەم خۆی ذیکری کردو ئیش کتێبی بۆ خوێندەوە، گوێ لە کتێبەکان ئەگرتەوە، جایەکی مراجعەیە کردەوە. وە زۆری تر لە عولەما لە ئەولیای گەورە هەموویان بەم شکڵە بوون
زۆر محاولەیان کردووە کە وەختەکانیان بە فیڕۆ نەدەن و وەرعیان کردووە لە وەقتیانە. ئێمە لە ڕاستیە لە بابی وەرعە لەبەر ئەوەی زەمانەکەمان لە وەرع دوور کەوتوتەوە هەرچی باسکەین غەم و پەژارێکی زۆر گەورە دڵ و دەروونمان داگیر ئەکا. ئێمە لەم زەمانە پێویستمان بەوەیە کە بەڕاستی لە ئەهلی خەواس نزیک بینەوە، ئەو کەسانە نزیک بینەوە کە زۆر تایبەتن لای خوا، کە زۆر مجاهدەیان کردووە، زۆر جیهادیان کردووە. ئەم کتێبە لە خزمەتیا ئەوەستین کتێبی ڕیاضەیە، کتێبی ئەوەیە نەفست چۆن بەرزەکەیتەوە بۆ لای خوا، چۆن نزیکە بیتەوە لە حوزوری ڕەب العالەمین. هەر یەکێک لە ئێمە زۆر پێویستی بەوەیە بەشێک پشکێک لە وەرعی لە خۆیان جێبەجێ کردبێ. ئەفەرموون تەنها کەسێک ئەتوانێت لە حوزوری خوایە سەر بەرزکاتەوە و نەزەری خوایی بەرکەوێ کەسێکە کە وەرعی کردووە نەکەوتووەتە ناو گوناهەکانەوە، نا هەر وەرعی کردووە زۆر دوور کەوتوتەوە لە گوناهەکان. داوامان لە ذاتی پاکی پەروەردگار هەرچی ڕەحمەت و بەزەی خۆیەتی بەسەرمانە ببارێنێ، خوای لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە بەزەیی خۆت، ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین. یا ربی خوای ڕەحمە موسڵمانانی غەزە بکە، یا ربی خوای نەسڕەتیان پێ عەتاکە، دەرگاکانی خەیری خۆتیان بەسەرا بکەرەوە. یا ئیلاهی لەبەر خاتی تۆ برسی ئەکرێن، توینوی ئەکرێن، ئاگر و ئاسنی دنیا بەسەریانە دا ئەبارێ. یا ئیلاهی بەهانایانە وەرە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شکستێکی زۆر گەورەیە، خوای هانا بۆ لای تۆ ئەهێنین بە گەورەی و ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، دەرگاکانی خێر بەسەر ئەم ئومەتا بکەرەوە. یا ئیلاهی لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە، بە ڕەحمەتی خۆت ڕەحممان پێ بکە، لە هەموو گوناهەکانمان ببورە. ئەم ڕەمەزانە بکە ڕەمەزانی خەیر و خۆشی و کەڕەم بەسەرمانە دای ببارێنە یا رب العالمین. خوای حفظمان کە لە هەموو گوناهەکان، یا ربی خوای گیان شیرینی ئیمان بخەرە دڵمانەوە، شیرینی تاعەت بخەرە دڵمانەوە، گوناهەکان لە پێش چاومان ناشیرین کە دڵمان یەکلا ئەکەرەوە بۆ خۆت یا رب العالمین. یا ربی خوای گیان هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان گرفتێکی بۆ چارەسەرکە. خوای دڵمان ئارامکە، ماڵمان ئارامکە، وڵاتمان ئارامکە، نیشتیمانمان ئارامکە. یا ئیلاهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئارامکە یا رب العالمین. یا ربی خوای گۆڕەکانمان ئارامکە، زیندوبوونەوەمان ئارامکە، بە ئارامی لە بەهشتەکەی خۆتا قەرارمان پێ بگرە یا رب العالمین. إلهي أجرتي أما لأهل ورع نبين، لأهل خواناسي نبين، لأهل طاعد نبين. يا إلهي داوى اللي أكن بناوي جواند وصفتي برزة باسم عظمت بمان كر أهلي ورع، بمان كر كسانك لقل أهلي ورع حشر بكرين. يا ربي خويا داوى اللي أكن برحمتي خوتو بزي خوت، درجاي جناه لسرمان تسكو تنكروا، درجاي طاعد لسرمان والاك يا فتاح يا فتاح يا فتاح. آمين آمين والحمد لله رب العالمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لجناهي من الشيء أجبوري ويقول لمن قبولك.